ناڕزایی نوێنەری نووسینگەکانی ئاڵۆگۆڕی زەوی و خانوبەرەیە لە بەردەم سەرۆکاتی شارەوانی سلێمانی کۆبوونەتەوە و داوا دەکەن شارەوانی سلێمانی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکات لە کاتی دروستکردنی خانووی نوێدا بەتایبەت ئەو زەویانەی کە ڕووبەرەکەیان زۆرە و ڕێگە بدرێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو بکرێنە چەند پارچە زەویەکی 100 مەتری بۆ ئەوەی هاوڵاتیەکی دەرامەت مامناوەند بتوانێت خانووی لەسەر دروست بکات. یەکێک لە داواکاریەکانمان بەنمونە ئەوەیە کە وەکو جارانی ساڵانی ڕابردوو مۆڵەت بدرێ بە زەوی 100 مەتری دەبەدا کە ئەمە دەتوانێت جێگای خێزانێکی پشکۆلانەی تیا ببێتەوە کە لە ڕابردوودا مۆڵەت پێدراوە بەڵام ئێستا شارەوانی بە بیانوویەکی زۆر نامەنطقی ئەو مۆڵەتەی ڕاگرتووە و تەنانەت بڕیاری داوە کە ڕێگاژ نەدات بۆ ئەوەی کە ئەم زەوێ دەمەترانە لە تاپۆش بکرێن بە ناوی کەسێکی ترەوە کە ئەمە نازانین هۆکارەکەی چێت لە کاتێکا کە کۆمپانیەکانی وەبەرهێنان شوقی هەفتامەتی دروست دەکەن و ئەو شوقەیە بە بڕێ پارە ئەفرۆشن کە دووقاتی ئەو زەویان یاخود دووقاتی ئەرزەیەکی 100 مەتریە. بردنە دواوەی زەوی بازرگانی بۆ 4 مەتر و وەرگرتنی کرێی قیرانە بۆ ئەو شوێنانەی خزمەتگوزاریان پێنەگەیشتووە لەگەڵ وەرگرتنی ڕێژێکی زۆری زەریبە و ڕسومات لە کاتی گواستنەوەی خانوو لە ناوی کەسێک بۆ کەسێکی تر بەشێکی تر بوون لەو گرفتانەی کە خاوەن نووسینگەکان با نووسراوێک ئاراستەی شارەوانیان کرد. جێگری سەرۆکی شارەوانی سلێمانیش دەڵێت داواکانیان دەگەیەنێتە ئەنجومەنی شارەوانی بۆ ئەوەی چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە. ئیسبار مەکاڵێ پارەی قیرانی لێ وەرگرە من بۆ نووسیۆڵم پارەی قیرانە قیر نەکراوە هیچ خزمەت گوزارێکی بۆ نەسووە لە وەزارەتی شارەوانی زۆر مەهاتەوەڵێ بە پێی ڕێنمایەکان کارکە ناسارم بە پێی ڕێنمایەکانیانی دەسەڵاتی وەرگرتنی ئەو پارە و زەریبانی کە زەنابتان باسیەکەن لە شارەوانی نییە تا من ڕەفزیکەم یا تا من بەڵێ یاداشتەکەتان کە تیاتانە نووسیوە ئێمە لای خۆمانەوە بەیانی دووبانی لە ئەنجومەن باسەکرێت ئەو یاداشتەی کە هەتانە و نوسخەیەکش بەرزەکەینەوە بۆ وەزارەتی شارەوانی لەسەر ئەو یاداشتەی کە ئێوەگەر نووسی بێتان تیا. باوتەیەم خاوەن نووسینگانە ئەو بڕیارانەی کە بەسەر خانوو زەویەکانی نیشتەجێبووندا جێبەجێ دەکرێن سستی لە بازاردا دروست کردووە و تا ڕادێکی زۆر هاوڵاتیانی ناچار کردووە دوور بکەونەوە لە مامەڵەکردن بە زەوی و خانوبەرەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.